ئەو دەستگیرکراوانە کە ماوەی چەند مانجێگا لە ژوورەوە لە کونجی زینداندان بەبێ ئەوەی بە شێوەیەکی یاسایی مامەڵەیان لەگەڵدا بکرێ و بەبێ ئەوەی بە شێوەیەکی ئوسوڵی و یاسایی دادگایی کردن و لێکۆڵینەوەیان لەگەڵدا بکرێ بۆیە سەرلەبەری ئەو ڕێچکانەی هەر لە بیدایەتەوە گیراوەتە بەر جێی تانەی هەموو لایەکن و جێی سەرنجی یاساین و نایاساین. بۆیە ئێمە ئەمڕۆ تەئکید دەکەینەوە لەوەی کە بەداخەوە ئەو دەستگیرکراوانە ئێستا دۆخیان لە دۆخی تەندروستیشان لە دۆخێکی خراپدایە. ئەمانوێ ڕای بگەێنین بۆ ڕای گشتی کە پێویستە هەموو لایەنە پەیوەندیدارەکان هەموو دام و دەستگا پەیوەستەکان بەو کەیسەوە و ڕای گشتیش ئەوە بزانن کە دۆخی تەندروستی ئەو دەستگیرکراوانە بە پێی زانیاریەکان و بە پێی هەواڵی پارێزەرەکانیان کە دۆخی تەندروستیان خراپە و پێویستە لە دامەزراوەیەکی یاساییدا ئێستا لە دوای حکومدانیان لە دامەزراوەی ئیسلاحی ئیجتیماعی نین کە پێویستە بخرێنە دامەزراوەی ئیسلاحی ئیجتیماعی سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە، بەڵکو تا ئێستا لە گونجی زیندانی ئاسایشدا ماونەتەوە و لەژێر فشار و گوشاری دەرونی و جەستەییدان کە ئەمە پێچەوانەی هەموو بنەماکانی مافی مرۆڤە، پێچەوانەی هەموو بنەماکانی یاسا و یاسابەرکارەکانی هەرێمی کوردستانە و پێچەوانەی عورفی دەولی و میساقا نێودەوڵەتەکانە سەبارەت بە مافی مرۆڤ، سەبارەت بە مافی دەستگیرکراوان کە پێویستە سەرەتاییترین مافیان ئەوەیە کە پارێزەرەکانیان بیان بینێ، کە سوکاریان بیان بینێ، شوێنێکی گونجاوی سەحی و خواردن و هەموو ئەو پێداویستیانەی کە هەر مرۆڤێکی ئاسایی پێویستی تێیە دابینکرێ بۆیان دابینکرێ، بەڵام بە پێچەوانەوە بە پێ و زانیاریانی کە هەیە تەنانەت لە خواردنیشدا وەک پێویست خواردنیان وەکو مرۆڤێکی ئاسایی نادرێتێ کە ئەمە هەموو جێی نیگەرانیە و داواکاریمان ئەمانە ئەوەش ڕابگەینین داواکاریمان لە بەڕێزان ئەندامانی دادگای تەمیز هەیە کە لە هەرێمی کوردستان کە زۆر بە گرنگیەوە ئەم کەیستا کە جێی سەرنج و کە جێی ئیحتیمامی ڕایگشتیە و سەنجی محەکە بۆ دادگای تەمیزی هەرێمی کوردستان زۆر بەدات پەروارانە مامەڵە لەگەڵ ئەمەدا بکە و بە خێرایی ئەم کەیسە یەکلا بکاتەوە. یەکێک لە ئامانجی ئەم گربوونەوە ئەوەیە داواکاریە بۆی کە ئەم کەیسە زوو یەکلا بکرێتەوە. لەبەرەوەی ئەم کەسانە هەتا بمێنەوە لە ناو گونجی زیندانە زیاتر ئەکەونە ژێرباری فشارەوە، زیاتر دۆخیان خراپە بێ و بەدڵنیاییەوە ئەو کەسانە وەکو پێویست مامەڵەیان لەگەڵدا ناکرێ و ئەوەی دەوترێت کە مانیان گرتووە دیارە کە مامەڵەی نایاساییان لەگەڵدا بکرێ، ناچارن ئەوانش هەڵوێستی مەدەنیانە بگرنە بەر، ئەوەش وەکو هەڵوێستێکی مەدەنی بووە کە پێشتر مانیان گرتووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمویان ئەشێت کەسێکیان تیا بێمانیشی نەگرتووە، بەڵام وەکو پێویست خواردنی نەدرێتێ. لەبەر ئەوە داواکانی دادگای تەمیزی هەرێمی کوردستان ئەم کەیسە زۆر زوو یەکلاکاتەوە و لە هەمان کاتدا نەکەوێتە ژێر فشاری دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی حیزبیەوە کە بەداخەوە پێشتر وەکو ڕامان گەیاندبوو کە ئەم کەیسە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە پێشتر یەکلا کرایەوە. لەبەر ئەوە ئەم حکوومەتی حیزبیە، حکوومەتی هاوڵاتی نییە. ئەگەر حکوومەتی هاوڵاتی بووە دەبوو بەرگری لە مافەکانیان بکردایە، دەبوو نەچوایە تەدەخولکە لە کاروباری دادگاکاندا، بەڵام بە پێچەوانەوە وەکو بینیمان تەدەخولیان کرد و یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئەم دەرەنجامەی لێکەوتۆتەوە ئێستا بریتێ لەو تەدەخولە سیاسی و فشارە سیاسیانی کە لە ناو کەیسەکەدا هاتبوون و لە هەمان کاتە ئەو بەڵگانەی کە وەکو پێشتریش ڕامانگەیاندووە، ئەو بەڵگانەی کە وەکو بیستومانە، وەکو بینیوانە، وەکو لە پارێزەرەکان وەرگیراوە، وەکو لە بڕیارەکەدا ئاماژەی پێکراوە، هیچی بەڵگەی یاسایی پێویست نین بۆ ئەوەی ئەو کەسانە بەو سزاخورسە سزا بدرێن لە کاتێکدا خۆ ئەگەر بێت و ئەو تاوانی تێکدانی ئاسایشی نەتەوەی و ئاسایشی هەرێمی کوردستان و تاوانی جاسوسیکردن بۆ وڵاتان، ئەگەر ئەو تاوانە ساخ بێتەوە ڕاست بواە دەبوو سزاکان زۆر لەوە قورستر بواە. واتە لەو بڕیارەشدا بە بۆچوونی ئێمە دادگا کەوتوتە دووڕوویەکەوە تایدا، بەداخەوە هیوادارین ڕووی دەممان لە دادگای تەمیزی هەرێمی کوردستانە کە ئەو هەڵە گەورەیە ڕاست بکاتەوە جارێکی تا و زوو یەکلای بکاتەوە
و بەڕاستی کەسوکاری ئەم جیراوانە جگە لە جیراوەکان کەسوکارەکانیشان لەژێر فشاردان و کەسوکارەکانیشان هەندێکیان فەرمانی گرتنیان بۆ دەرچووە و دەربەدەر بوون لە شوێنی خۆیان نەماون کە ئەمانە هەمووی جێی ناڕەزامەندین کە هەمووی پێشێلکارین بە مافی مرۆڤ پێشێلکارین بە مافە سەرەتایەکانی دەستگیرکراو بۆیە بەردەوامین لەم فشارانە و تاوەکو ئەو کەیستا بە شێوازێکی عادل بڕیاری لەبارەوە ئەدرێ و ئەو بێتاوانانە ئازاد بکرێن.